ئەمە تەنها بە سرکەی سێوی بەشداریمان کردیە. سرکەی سێوی ئیمە تایبەتە سرکەکەمان لە بۆ عیلاجە نەک لە بۆ تام و لە بۆ ناسەڵاتشتی لەبەرەوەی سرکەیمە 6 مانجیە هیچ مادە چوەکی خۆمرە و شەکر و لەمزی تێکەڵ ناکەی لە بۆی ئەوانەی بە چ ڕۆژ دروست دەکەن ئەو شتانە تێ دەکەن تا زوو پێ بگە بەڵام ئیمە 6 مانجیە ئەو خەلەی دروست دەکا ئەوە وەکو سەرتووە کە سرکە بەخۆی دروستی دەکە لە پاش 4 مانگ و 5 مانگ و 6 مانجی ئەوە بەکتریا سوود بەخشە ئەو بەکتریا دەبتە هۆی ئەوەی سرکەکە ببیتە عیلاج ئەگەر ئەوەی دروست نەکرد یعنی سرکە عیلاج نییە ئەوە بۆ نەخۆشی شت بەکاردێت یانەوە تایبەتە بە نەخۆشی شەکرە زەخت قۆلۆن ئیلتیهابات ئەو چێشدا بەزان و چەوری جەرگ و خین و پیست کەسی ئاسایش دەتوانیەوە هەموو کەسێک دەتوانانی بخۆ لەبەرەوەی تو پێش ئەوەی چکەزانی خواردنی ئێستا زۆربیان خراپن و بەسەر ئەوەیە چەوری دروست دەکەن یان خەرەکەی عەزیز زۆر لە شەکر و ڕوون و ئەو شتانەیە چەوری دروست دەکە ئەوە پێشگیری لێ دەکەلەوەی کە تو چەوری دروست کرد تووشی زەخت و سوکەریان تووشی جەڵتە و شتی دەمار و شتی ببین. سێوەکە کوێ بەکارهێنن؟ سێوەکە هەمووی ئیرانی ئەوەی دروستی دەکەن لەبەرەوەی سێوی خۆمانە ڕەقە و کرمیە دەکرێت بەوانش دەکرێت بەڵام تاخیرتر دەکرێت ئەوانە ئاوی زیاترە بەس سێوی کەسێک لە سێوی زەرد و سۆر باشترە هەر سێ سێو دەبی بەڵام کوالیتی سێوی کەسێک باشترە تا سێوەکەی دەشۆیەوە پارچە پارچە دەکەی دوایێ وشک دەکەیەوە پاشان لەناو دەبەی دادنەی 6 مانگ دەیهێلینەوە پاش 6 مانجی ئەو دەدەکشی بە چل ڕۆژیش دەکرێت بەس نابتە عیلاج بەس بە 6 مانجی وەکو عیلاج بەکاردێت یعنی مەرجە ئەو سرکەی سێوە کە ئەیکەیت 6 مانگ بخانێت بەوە سرکەیەکی تەواوی لێ دەرچێت بەخۆی بە چل ڕۆژی دەبتە سرکە بەس نابتە عیلاج. باشە ئێستا ئەمانە بۆ نمونە نرخێکی دانێکی لەوە بە چەندەوە؟ ئەوەیان 5,000 دەبەی تقریبا لیترە کەمتریش 10,000 زۆر باشە بەس کەم دەزانن سرکەی سێوی بەکارێنن.